عزیزان و خۆشەویستانی SPHD سڵاوتان لێبێ لە ئاڵقەیەکی دیکەی بەرنامەی خەڵاتی تەندروستی لەگەڵتان ئەبم ئەم جارەش لە فامیلی مۆڵی شاری سلێمانین بە کۆمەڵێک پرسیار و خەڵاتی تەندروستی دیکەوە هاتوومەتەوە لاتان دەبمە میوانی ئێوەی خۆشەویست عزیزان و خۆشەویستانم خەڵاتەکانمان دابین کراون لەلایەن تاقیگەینەوە وەچاوی کەساسی دڵشاد لە شاری سلێمانی خۆشەویستانم لەگەڵ مابن هیوادارم کاتی خۆش بێکەوە بەسەر بەرین. سلااو لەوێ باشی خاتون بشی سپاس نای بەڕێستان دەروون خاتی دەروون کار و پیشەتان بە چیە سەرقام ماڵەوە یاخوا لەش سا زۆر سپاس بژی سپاس لەگەڵ تەندروستیا بینە چۆنە وەڵا باشە یاخوا هەر باش بی زۆر سپاس چی خواردنێکە زۆر خۆشە زۆر خۆشە وەڵایی یا ئەگەر بڵێم بۆم نەخۆ خواردنێکی خۆت کام خواردنەی خۆت زۆر بەدڵە بریانی ئەڵڵا خۆشە چی تێگەی وەڵایی هەموو شتێکی تێکەمەوەی بابەتی بریانی بێت تێکەم زۆر چاکە داوەتوانەکەی ئەی بەسەر چاو بژی سپاس بەسەر چاو من لە بەرنامەی خەڵاتی تەندروستیەوە لەگەڵتام لە کەناڵی SPHD تەلەڤیزیۆنی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بەڵێ پرسیارێکی لێ یەکەم ئەگەر وەڵامەکەمان نەزانی ئەبیتە خاوەنی خەڵاتێک و خەڵاتەکەشم تەندروستیە بەڵێ باشە پرسیارەکەم بەم شێوەیە ئەڵێ جەستەی مرۆڤ لە چەند ئێسک پێگاتووە 106 206 306 406 ناتوانی ئاسانکاری 206 ئێسک هەر خۆت هاتوو یان ئەو کاکەیەش لەگەڵتا ئەوە ئەیژە ئەی بۆ نهاتە ناو شاشەکەەوە وەڵای بڵێم چی ئەتوانی هاوکاری ئەوی شۆر بگری با دووتان وەڵامێکم پێ بڵێن بەشکم وەڵامەکەشتان ڕاست بێ ئەیتەویتە خاوەنی خەڵاتەکەم پێگاتووە لە خەڵاتی تەندروستی کۆمەڵێک پشکنینی پزیشکیە کۆمەڵێک شیکاری و فەحسە لە تاقیگەین وا بۆتان ئەنجامەدرێت بەبێ هیچ بەرامبەرێک ئەگەر وەڵامەکە بزانێ ئەویتە خاوەنی ئەو خەڵاتە وەڵایی نازانم 306 مادەم یەکەم کەسی لە مقابلەی ئەمڕۆمان من ئاسانکاریەکەی بۆکەم باشە 306 نیە بۆچی 206ەکە و گۆڕی وەڵا قەلەقە کردم ئیشی بەشێشکارەی در من هەستەکەم 206ەکە بێ زۆر باشە هەر حەزم کرد بزانکەم بۆچی وتوتە 206 و بۆچی دوای گۆڕیت خۆی وەڵامی ڕاست 206ە جەستەی مرۆڤ لە 206 ئێستک پێک هاتووە خاتون بووە خاوەنی خەڵاتی تەندروستی و ئەمەش خەڵاتەکەمانە کۆمەڵێک پشکنینە بۆ ئەنجامەدرێت لە مای 7 ڕۆژە و هاوکارانم نانوشانی ئەوەتان پێیەن کە کەی بچن و چۆن خەڵاتەکەتان وەربگەن زۆر باشە دەستان خۆش بێ زۆر سپاس سڵاو خاتون بێژی سپاس ناوی بەڕێستان مەحبوبە خەڵکی سلێمانین زۆر باشە لەگەڵ تەندروستیا بێنە چۆنە یاخوا باش کار و پیشەتان بە چیوە سەرقاڵن یاخوا لەشێ ساخ بێت ئەی لەگەڵ خواردن دروستکردنا بێنە چۆنە زۆر باشم چی خۆراکیە زۆر دروستەکەی وڵای بەبێ حەزی خێزانەکە زیاتر حەزیان بە فاسۆلیا و برنجە خێزانیە فاسۆلیا و برنجەکەی ئەگەر بڵێن بۆ چە ژنێ خۆراک دروستکە یەک خواردن یا فاسۆلیا یان قەیسی ئاخر نیوەی خێزانەکەمان فاسۆلیا خوانیوەکەی تری قەیسی ئەبێ هەری لە دوو هەردووکی ساسکە ئەبێ جڵی هەردوو لە ساسکی زۆر باشە لە بینی گۆشتی مریشک و گۆشتی حیوانە گۆشتی مریشک منیش هاوڕام لەگەڵتا ئێمە زیاتر گۆشتی مریشکە لەگەڵ وەرزشکردن و تەندروستیا بینە چۆنە وەرزشەکەیت زۆر باشە ئەگەر بتوانی وەرزش بکەیت تەندروستێکی باشتر دەبێت بێگومان ئەی ئەم کاکەیە ناوی چییە؟ کاکە ڕامان زۆر باشە من لە بەرنامەی خەڵاتی تەندروستیەوە لەگەڵتام لە تەلەڤیزیۆنی SPHD تەلەڤیزیۆنی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی پرسیارێکە ئاڕاستاکەم ئەگەر وەڵامەکەمان نەزانی ئەبیتە خاوەنی خەڵاتێک باشە ئەڵێت دڵی مرۆڤێکی ئاسایی لە کاژێرێکە چەند جار لێ ئەیات اختیاریشمان هەیە 360 جار 3600 جار 4000 جار 4500 جار 6600 جار
ئەی چۆن؟ زۆری لە تێگەچەوە هەموو 3600 جار بەڵێ 4000 بە 3600 جار بێت. بۆچی وتی 3600 وڵی بیستمەوە پرسیارە بەس ئێستا نایەتەوە خەیاڵم. هیچ زانیارێکی هەیە لەگەڵ تەندروستیە؟ وڵا باش بەس خوێندنت کردووە؟ نەوەڵا زۆرم نەخوێندووە. زۆر باشە. باشە ئەگەر وەڵامەکە ڕاست نەبوو هیچمان پێشکەشەکەی خۆجایسە چیم لە خەیاڵە بەسەر تو بڕەنە بەخوای چیم لە خەیاڵ. بەسەر هادێکمان بباسکە بەڕێستان خاتوونی ماڵەوەن و ڕۆژانە کار و گوشەتان هەیە و شت بەسەرتان ڕۆیات و شتێکمان بۆ باسکە. خوای چیم لە خەیاڵ. زۆر باشە. بەداخە وەڵامەکەتان هەڵە بوو بەڵام ئێمە وەکو بەرنامەی خەڵاتی تەندروستی لە تەلەڤیزیۆنی SPHD تەلەڤیزیۆنی زانکۆی پۆلیتەکنیک ئیسلێمانی ناڵین بەبێ خەڵات بڕۆن تۆ بیتە خاوەنی خەڵاتێک لە چاریکەسازی دڵشاد ئەچنە ئەوێ پشکنینتان بۆ ئەکرێت خۆت و کاکەش و ئەکرێت هاوسەرەکە شێبەریت بۆ هەر سێکتان پشکنینتان بۆ ئەکرێت بەبێ بەرامبەر. باشی بەڕێزم بژی سپاس نای بەڕێستان کاکە هێمن پیشو چییە؟ وڵایی خوێنی خوێنکاری لە پۆلی چەنی؟ حەوت لە پۆلی حەوت لەگەڵ تەندروستی بێنی چۆنە؟ وڵاشکر بۆ یاخوا باشبی وەرشەکەی کەم کەم هیچ وەرشەکەی ینی لەوانە زیاتر دوو گۆڵی بکەی ئەی متابعاکەی؟ ناوە متابعەش ناگەی؟ دەباشەیشان من لە بەرنامەی خەڵاتی تەندروستیەوە لەگەڵتام لە کەناڵی SPHD زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی پرسیارێکە ئاڕاستاکەم ئەگەر وەڵامەکەمان نزانی ئەبیتە خاوەنی خەڵاتێک خەڵاتەکەشمان تەندروستیە باشەجان پرسیارەکە بەم شێوەیە ئەڵێ دڵی مرۆڤێکی ئاسایی لە کاژێرێکە چەند جار لێیە باشە 3600 4000 4500 6600 دووبارێکیتەوە دڵی مرۆڤێکی ئاسایی باشە دڵی بەڕێستان لە یەک سەعاتە لە یەک کاشێرە چەند جار لێیە؟ یعنی دڵ لە دەقەیەکە چەند جار لێیە؟ 4000 جار دڵ لە یەک دەقەیە 4000 جار لێیە ماڵەوە بێ اختیارەکان دووبارەکە تاوان ئێمە باسی ساعاتێکین اختیارەکەشمان بۆ ساعتی ئەڵێ 3600 4000 4500 یاخود 6600 6600 ئەگەر وەڵامەکە هەڵابووی چم پێشەشەکەی وڵایی هیچ لەبیرنی باشەیان بەداخە وەڵامەکە هەڵەبوو بە هیوای بەختێکی باشتر و تەندروستێکی باشتر. باشی بەڕێزم بەشی سپاس نای بەڕێستان وسام کاکە وسام بەڵێ کار و پیشە چییە؟ وڵای پێشمەرگەوە پێشمەرگەی ڕێز و سڵام هەیە بۆ هەموو پێشمەرگەکانی کوردستان قوربانە بم لەگەڵ تەندروستیا بینی چۆنە؟ وڵای وانی یعنی زوو چی بۆ لای مزەمیت؟ نا وڵا لەخوا بەزانگە ناچمەوە ناچم بۆ لای مزەمش باشە ئەی وەرشەکەیت؟ بەڵێ چی وەرشێت؟ تۆپیان تۆپێن تیپتان هەیە یان هەر ئەوە برادەران کۆ برادەرانەوە خۆمان کۆ بین و یاری تۆپیان وەرزشی دووگۆڵیەکێکە لە وەرشە زۆر باشەکان باشە ئەوە منیش لە بەرنامەی خەڵاتی تەندروستیەوە لەگەڵتام لە کەناڵی SPHD تەلەڤیزیۆنی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی پرسیارێکە ئاڕاستاکەم ئەگەر وەڵامەکەی وزانی ئەبیتە خاوەنی خەڵاتێک باشە با پێشەوە شتێکە پێ بڵام ئەگەر وەڵامەکەمانە نەزانی هێشتا پرسیارم لێ نەکردو ئەگەر وەڵامەکە نەزانی ئەگەر وەڵامەکە نەزانی هیچمان پێشەشەکەی وڵای پێشش نامە سە برادرە گوڕایم پێش توانێ وشت پێشش کامیان ئاو براد یەتە ناوە دێ هەمە وەرە نایوازی لێ باشەشیان پرسیارگە بەم شێوەیە ئەڵێ دڵی مرۆڤێکی ئاسایی لە کاژێرێکدا چەند جار لێیە؟ 3600 جار 4000 جار 4500 جار 6600 جار لە کاشمێرەکە لە کاشمێرەکە 3600 3600 تەواو نایگۆڕی؟ نانایگۆڕی ڕای جمهور وەرناگری؟ لای تەندروستیش نییە ناوە باشە گیان مادەم پێشمەرگەی من ئاسانکاریشی بۆ بکەم دوو لە وەڵامەکان دوو لە اختیارەکانە بۆ لابم باشە 3600 لابە
6600 لعبة چەندە مێنێ خۆی 4000 و 4500 4000 و 4500 هەر وەڵا ئیتر شێروخەتێکیان بۆ بکە بزانین کامیان دەبێت با 4000 چیە پێشمەرگەی ئەمە هەروی کەمە خەوانی خەڵات وەڵی 4000ەکەش نییە 4500ەکە بێ نایگۆڕی تاکید باشە گیان دڵی مرۆڤێکی ئاسایی لە کاشێرێکدا 4500 جار لێ ئەات واشتوانن حسابی بکەن دڵی مرۆڤ لە یەک چرکەیە لە یەک دقەی ئافو 75 جار لێە هەموو سەعاتێکیش پێگاتووە لە 6 خولەک کەواتە 6 کەڕەتی 75 ئەکاتە 4500 وەڵامی ڕاست 4500 کاکە بوویە خاوەنی خەڵاتێک لە چاویلکەسازی دڵشاد بەس پێشەوە پێ وڵام تۆ چاویلکە بەکارهێنی چی؟ عینەک بەکارهێنی یان بۆ منە موبایل زۆر بەکارهێنی پاڵچیەکەیت ناوەڵاو شتانە نییە ئەوە شوێنێ دە باشە مادەمەوە بوو تۆ بوویتە خاوەنی ئەم کارتە ئەچیتە چاویلکەسازی دڵشاد لە شاری سلێمانی پشکنینی بۆکەن بۆ خۆت و ئەو هاوڕێیانەش کە نەهاتنە ناو شاشەکەەوە یان بە ئارەزوی خۆت دوو کەس لە هاوڕەکانت یان لە خێزانەکەت پشکنینتان بۆکەن بەبێ بەرامبەر و هەروەها چاویلکەیەک یان عەدەسات هەر کامێک لەوانە بەرن لە 150 داشکاندان بۆکرێ سڵاوتان لێبێ خاتون ناوی بەڕێستان ليلى خاتون لەیلا گوڵەیشان تۆ عاصم کاکە ئاسۆ سامية ئەی ئەم گوڵە بچووکە ناوی قسە ئازانێت أيمن بلى کاکە ئەیمن زۆر باشە تۆش لەگەڵمانای باشیشە با من بێمە بینتانەوە لەگەڵ تەندروستیا بینتان چۆنە باش من لە بەرنامەی خەڵاتی تەندروستیەوە لەگەڵتانم لە کەناڵی SPHD کەناڵی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی پرسیارێکتان ئاڕاستاکەم باشە ئەگەر وەڵامەکەیتان زانی ئەبنە خاوەنی خەڵاتێ و خەڵاتەکەشم تەندروستیە باشە پرسیارگە بەم شێوەیە ئەڵێ ژمارەی کارلێکە کیمیاوەکانی مێشکی مرۆڤ کە ڕوئێن لە یەک چرکەیە چەندە باشە 100 کارلێک 1000 کارلێک 50000 کارلێک 100000 کارلێک بەس پێشەوە پێتان بڵم کەسان خوێرکارن کاکاڵێ 100 باشە 100 لە یەک چرکەیە ئاسانکاریش ما بۆ بکە ئاسانکاریتان بۆکەم بزانم کەسیان خوێندووانە لە مەکتەبات چونکە ئەم پرسیارە زانستیە لە پۆلی چەنی دەرەچم بۆ سێ بۆنەوە سێی ناوەندی دەرچووی دیان دەرەچی دەرەچم دەرەچی ئیشەڵا دەرەچیت و بە دەرەچەیەکی باشیش ئەی کاکە هیچ تۆش لێسی ینی لە ئیمتحانی ویزاریایی دەی ئیشەڵا سەرکەوتووی خۆش میسپاس بۆ پرسیارەکەمانە چی وڵای لەم چی قورسە وەزە قورسە هاوکاریتان ئەەکەم سەتەکە لابن سەتەکە لابن ئەوانی تر بڕی تەوانێ بێ زەحمەت 1000 50000 100000 100,000 چۆن بوو 100,000 زۆر باشە وەڵامەکەتان ڕاستە پیرۆسان بێ بوونە خاوەنی چاویلکەیەک لەلایەن چاویلکەسازی دڵشادەوەمان دابین کراوە چونکە دادە چاویلکەی لە چاوە جا ئەم چاویلکەی ئێمەش بلوکاتە ینی لە کاتی بەکارهێنانی ئامێر ئەلکترۆنەکانە هیچ زیانە ناگا بە چاوە بەسپاسەوە چاویلکەسازی دڵشادەوەیان دابین کردوین ئەچنە ئەوێ و لەوێ پشکنینیشتان بۆ ئۆکرێ وەسڵێکی تایە کە پشکنین بۆ هەمووتانەکرێ بەبێ بەرامبەر و لە هەمان کاتیشە ئەو چاویلکەش بە هەدەی ئێمە بۆ ئێمە سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش بشی سواس نای بەڕێستان کاکایات خەڵکی سلێمانین خەڵکی کەلال ڕێز سلێمان هەیە بۆ هەمیان خاتون نای بەڕێستان خاتون ئەژین کار و پیشەتان چییە؟ وڵای ژنەی ماڵە یاخوا لەشێ ساغن ئەم گوڵانە ناویان چییە؟ ڕەهەند و ڕێیان و هەنێن یاخوا تەمەندرێش بن خاتون لەگەڵ ئیشی ماڵەوە و خواردن دروستکردنا وڵای باشە باشە چی خواردنێ زۆر دروستەکەی؟ وڵا هەر شلە و برنجەکە زیاتر مریشکی وایدە مریشکەکەی ئەم ئەی خۆ هیوایەتە چییە؟ وڵای منیش زیاتری واتم گۆشتە گۆشت ینی مەوەسە گۆشتی حیوان ئەم بالعکس هیوایەتی مریشکە زۆر باشە ینی بەو شێوەیە تەکەڵاوە بێ هەردووشان
لێ ئەنێن و هەردووچیان بەڵام سادە ئەمان عکسی من هەمویان نەگۆشتەکە نەمریشکە خۆن هەرسێکیان یعنی بەڵام هەوڵبەن بیخۆن باشترە چونکە ئەرە وەڵا ئەبێ چونکە نەباتی نەباتیش زۆر باشە خراب نیە باش زۆر باشە وەرزشەکەن واللهی کەم و کوتێکە یاخوا لەشی ساوە ئەی خاتون وڵی کەم کەمتر زۆر باشە من لە بەرنامەی خەڵاتی تەندروستیەوە لەگەڵتانە لە کەناڵی SPUSG کەناڵی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بشی سواس پرسیارێکتان ئاراستاکەم ئەگەر وەڵامەکەیتان زانی ئەبنە خاوەنی خەڵاتە و خەڵاتەکەشم تەندروستیە باشە ڕێگەوتین زۆر باشە پرسیارەکەمان ئەڵێت ڕووبەری ڕووی سیەکانی مرۆڤ بە کراوەیی یەکسانە بەچەند یعنی ئەگەر بیکەینەوە یەکسان نەبێ بەچەند ڕووبەری ژوورێکی نووسنی ئاسایی یان ڕووبەری باخچەیەکی بە دەرگا کە یەکسان بێت بە 5 مەتر کەڕەتی 6 مەتر یعنی ڕووبەرەکەی 30 مەتر بێ یاخود ڕووبەری ساحەیەکی تێنسی سەرزەوی یاخود ڕووبەری گۆڕەپانێکی یاری باسکە وڵیان باسکەیان سێم اختیار چی بوو؟ تێنسی سەرزەوی ئەو دوانە چۆن بووتە ئەو دوانە یەکسەر وڵی ئازانی لەبەرەوەی هەردوو لاکە یەکسانە یەکسانە باشە تەمان خوێندنە کردووە بڵێ تا سێم تۆستە لەشی ساوێ ئەی کاکە منیش تقریبا دوو زۆر باشە ئێستا وەڵامێکی ڕاستن پێ بڵێن بین و دوانە با لە بینی ئەو دوانە بێ وەڵامە لەم دووەمدانە ڕووبەری گۆڕەپانێکی یاری باسکە یاخود ڕووبەری ساحەیەکی تێنسی سەرزەوی ساحەکە ساحەیەکی تێنسی سەرزەوی باسکەکە ئێستا کامیان بێ ئەوەی ئەو من ئەڵێمەوە کەتت نازانم خۆ ئەزانێ کامنی ئەڵێم ساحەکە نزیکە لەگە خۆتان ڕێکەون و ڕێکەوتنێکی کۆمەڵایەتی بکەن و وەرنەوەلا ساحەکە ساحەکە منیش هەڵم با ساحەکە بێ دەبەسە با ساحەکە بێ هەمومان پێکەوەڵێن ساحەکە بێت وەڵامی ڕاست ڕووبەری ساحەیەکی تێنسی سەرزەویە خۆشەویستانم ڕووبەری ڕووی سیەکانی مرۆڤ بە کراوەی یەکسانە بە ڕووبەری ڕووی ساحەیەکی تێنسی سەرزەوی وەڵامی ڕاستیش ڕووبەری ڕووی ساحەیەکی تێنسی سەرزەویە ئێوە بوون بە خاوەنی کۆمەڵێک پشکنین کە لە چاوی کەساس لە ئافو لە تاقیگەی نوە لە شاری سلێمانی بۆتان ئەنجام ئەدرێ فەرموو بەبێ بەرامبەر و هاوکارانم پێتان ئەڵێن کە لەکوێ نانوشان و هەروەها لە چ کاتێکا بچنە ئەوێ مامەکان بەشی سپاس ناوی بەڕێستان کاکڕێبەر کاکڕێبەر کاوێکی شەتان بەچی وەسەنقاڵ مساعد مختبەری زۆر باشە لە چی مختبەری شەکەی پرسیاری خۆت زۆر هەر خۆی پرسیارەکەمان تەندروستیە و هەنێک لە خەڵاتێکیشمان لەلایەن مختبەرێکەوە دابین کراوە ئەچنە ئەوێ پشکنینتان بۆ کڕی بەبێ بەرامبەر ئەڵێ پشکنینمان بۆ مەگەن باش شاتان نەرمە چاویکە سانسی دڵشاد سایت و بلاکۆریا و کریاتینەوانم یەکە بۆ جا سایدەوی دەکارن هەمووی بەبەرەزام چێنێ بەس تیسلیم چۆنە تیفۆرم چۆنە ئیترەوە نیە چۆنە تاو بوو پڕ بوو پڕی کەمامە باش خەمەنەوێ خەڵاتی کەشمان هەیە بەڕێستان ناوتان چێ؟ بەپولە بەپولە؟ خوێندکاری؟ بەڵێ لە پۆلی چەندی؟ دوانزەی ئامادەی خوێندکاری دوانزەی کەی ئیمتیحانە هەیە؟ دەست پێ کردووە ئەزانم یەکشەممە ئیمتیحانی چیتە؟ عەرەبی و ئاین وەسع چۆنە لەگەڵ عەرەبی و ئاینە؟ وەڵای خراپ نییە باشە خراپ نییە ئەم دوین چەند ئیمتیحانتان کردووە؟ پێم وابێ دوو ئیمتیحانتان کردووە بەڵێ سێ ئیمتیحانمان کردووە بەمڕۆ سێ ئیمتیحان چۆن بووی؟ وەڵا زۆر باش بوو تا ڕادەیەک باش بوو چەند ئەهێنی؟ بینی خۆمان بێ وەڵا لە 80 بەروسەرتر ئەی بەتەمای ببی بەچی؟ ئەوە دەرەجە قەرارە بەڵام وەکو حەزی خۆم حەزی خۆت تەماحی توبیەکانم هەیە ئیشەڵا ئەبی بە دکتۆرێکی زۆر خۆشەویست و زۆر بەتوانە ئەی ئەم گوڵەمان ناوی چییە؟ ئەستێرە ئەستێرە ماشەڵا لەو ناوە لە پۆلی چەندی؟ دەرەچم بۆ 6 شەشی سەرەتایی ئەی حەزی لە چی دەرزێکە زۆر ئینگلیزی ئەتوانێ قسە بکەی بە ئینگلیزی؟ یعنی تا ڕادێ زۆر باشە ئەزیزانە من لە بەرنامەی خەڵاتی تەندروستیەوە لەگەڵتانم ئەفو ڕۆکەینە کامێرە لە کەناڵی SPUSG
کەناڵی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی. بەڵێ. پرسیارێکتان ئاڕاستاکەم. ئەگەر وەڵامەکەیتان زانی ئەبنە خاوەنی خەڵاتێک، خەڵاتەکەشمان وەکو باسمانگە خەڵاتیش تەندروستیە. دەی باش. باشی ئەڵڵا بە هەمووتان پێکەوە وەڵامێکی باشم بنێ، منیش ئاسانکاریتان بۆگەم. باشە؟ پرسیارەکەمان ئەڵێت لاشەی مرۆڤ هەست بە توونێتی دەگات کاتێک ڕێژەی ئاوی جەستەی ونەکات بە ڕێژەی چەندێک؟ 1%، 8%، 9%، 14%. 1%؟ ئەی چەند؟ لە سایە چواردە و لە سایە هەشتەکە ئەوە بۆچی ئەڵێ لە سایە چواردە و لە سایە هەشتی زانیارێکی هەیە؟ خۆی ئەو ڕادێکە من ئێستا خنکای 12 مادەیم زیاتر دەرسی زیندەزانیمان باسی تەندروستیەکە بەڵام باسی کەم ئەو ڕێژەی نەکردووە بەس لە سایە چواردەوە هەستەکە. باشە ئەی هەز ناکەی وەڵامەکەی باوکەی ڕاست بێت؟ وەڵی نازانم زانیاری منە لەسەر. باشە من هاوکاریتان ئەگەم یەک وەڵامتان بۆ لە ئەبەم. یەک وەڵام بەڵێ ئەبێ بەسێ. باشە؟ چواردەکە لابن. چواردەکە لە یەک لە ساقی وانە تاوە نایگۆڕی؟ نایگۆڕنەوە. ئەگەر وەڵامەکە و ڕاست نەبوو هیچمان پێشنشەکەی؟ وەکوچی وەڵی گۆرانی کۆ نەزان من ئەحمەد شەماڵوانە بەخۆیەوە حەستان لێنێ. هەزار سڵاو لە ئەحمەد شەماڵ بەزۆک چەپچووکەم گۆرانی تا خۆش ئەزانێەوە ئەوە توانی بێت. هیچمان پێشکەشەکەی؟ ئێ باش. ئەوە گۆرانیمان پێشکەشەکە گیان فەرمی. هاتوون بۆلات بە دڵێکی شکا و شەواو دوو چاوی پەڕ فرمێسک و هەمیشە گریا و هیلاک و ماندوو ئەشک. هەر بژیت دەستی خۆش بێ و لەشێ ساق بێ. سپاس. بژیکیان. جا شتیشیان پێشکەش کردین و وەڵامەکەشیان ڕاستە. با لێدان پرسم ئێوە کەسان ئامێری ئەلکترۆنی بەکارهێنن بۆ نە مۆبایل کۆمپیوتەرێکی زۆر بەکاربێنن؟ نەوەڵا زۆر ئەوە سەقاڵ نەدا ڕاستیەکەی. باشە. ینی ئامێرەکانمان هەیە کەم بەکارهێنن. کەم بەکارهێنن. ئەو زۆر باشە. زۆر باشە ئەگەر بتوان وا بن. نەوەڵا نەمێش چکە خۆش نییە بەکارهێنانانە زۆر باشە. خوێن و مازان زەرەر قازا بە ئەکید دەستان خۆش بێ. زۆر سپاس دەکەم. ئێوە بوونە خاوەنی خەڵاتێک گەورەکانمانە خەڵاتە گەورەکان بە ئەکید بەڵام بە بیدۆزمەوانێ ئەم خەڵاتە بەم کارتە ئەچنە چاویکە ساسی دڵشات پشکنیتان بۆ ئەنجامەدرێ چاویرکە و عەدەسات ئەگەر بکڕن لە 150 داشکاندان بۆ ئەکرێ یعنی تەنها نیوەی نرخەکە ئێن وە خۆتان و دایکی مناڵەکانیش هەمووتان پێ بە عایلەی بچن باشە دەستان خۆش بێ و کاتیش خۆش بکەین کاتیش خۆش بکەین. سڵاوتان لێبێ بەشی سوپاس نایبەڕێستان دەروون خان کار و پیشەتان چییە؟ کار و پیشەتان چییە؟ مامۆستای چی دەرسێکی؟ عەربی و ئاین. دەستێ خۆش بێ و زۆر باشە دەرسێکی خۆشە تەڵان ئەم خاتونە ناوی چییە؟ هێفی خان کار و پیشە و چییە بەچیوە سەرقاڵی؟ لە ماڵەوە ئەی خوێندکاری دیان خوێندنی کردووە یان کردو ماڵە زۆر باشە لەشە ساکە ئەم خاتونە عفو بێمە بەینجانەوە بێمە ئێرەوە بەڕێستان خوێندکاری پۆلی چەندی؟ یعنی خەریکی ئیمتیحانی ویزاریت؟ زۆر باشە ئەی ئیمتیحانە کردووە تەڵان خۆزە ئاگام لێدانە باش بوو لە ئیمتیحانەکانتە؟ خۆ حەزت لە چی دەرسێکە بە زۆری؟ کوردی؟ دەرەجەی تاڵی تیا هێنی؟ ئینشاڵڵا کاکە تۆشمان وەرە ناو ڕیزەکە وەرە ناو ڕیزەکە بشی سواس نایبەڕێستان؟ فەرمان کاکە فەرمان کار و پیشە چییە؟ وەڵام مۆزە لە چی فەرمانگەیەک؟ لە حکومینی ئەهلی هەر زۆر باشە کەتی تایبەتیش زۆر باشە بۆ ئیشکردن تایە لەگەڵ وەرشە بینە چۆنە؟ وڵی کەم دەی من پێم باشە وەرزش بکەی بۆ ئەوەی کە کێشیشە داوازێت تەندروستیش باشتیشە ئینشاءڵڵا من لە بەرنامەی خەڵاتی تەندروستیەوە لەگەڵتانم لە کەناڵی SPHD کەناڵی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی پرسیارێکتان ئاڕاستاکەم ئەگەر وەڵامەکەیتان زانی ئەبنە خاوەنی خەڵات باشە پرسیارەکەمان ئەڵێت کۆی گشتی درێژی دەمارەکانی خوێنی کەسێکی ئاسایی چەندە؟ کۆی گشتی درێژی
دەمارەکانی خوێنی کەسێکی ئاسایی چەندە؟ طبعاً زۆرە، ینی ژمارەیەکی زۆرەکات. 1800 کیلۆمەتر، 18000 کیلۆمەتر، 10000 کیلۆمەتر یاخود 100,000 کیلۆمەتر. 18000 18000 و 1800 بە 1800 هەمووشیان کیلۆمەتر. 10,000 10000 دەکە کوی تۆش 10000 ئەی تۆڵێکی 10,000 هەموویان لە 10000 ئەم 10000 یە سەوزە جوانەی خۆمان. چۆنە ئەڵێن 10000 ینی چی هۆگارێکی زانستیتان پێ ئەڵێن 10000 هیچ بە ژمارەیەکی جوانە باش ئەگەر وەڵامەکەتان ڕاست نەبوو هیچم پێشکەشەکەن هیچ نەدەم بۆ برم باشتێکە بەداخە وەڵامەکەتان هەڵە بوو بەڵام بەرنامەی خەڵاتی تەندروستی دەستی کراوەیە ناڵم بەبێ خەڵات بڕۆن ئەم پرسیارە لە دواترە ئەکرێتەوە بۆیە ناتوان وەڵامەکەیتان پێ بڵێم بەڵام ئێوە بوونە خاوەنی خەڵاتێک لە چاوی کەساسی دڵشاد ئەچنە ئەوێ پشکنینی چاوتان بۆ ئەکرێت هەر هەمووتان فەرمووشان ئەوەی شەڵا دەرەجەی باشی ژێنی لە پۆلینەوەتا و سەرگەوتۆبی کاتێکی خۆش بۆ ئێوە لەشتان ساف بۆ وای تەندروستیشی باشتر بشی سواس تان لێبێ بشی سواس ئەخۆم کە بێمە بینەوە نای بەڕەسان شانۆ حەسەن خات و شانۆ کار و پیشەتان چییە؟ بەڕاژنی ماڵۆ یاخوا لەشێ سا سەلامەت بیوێ زۆر باشە ئەم گوڵە جوانە ناوی چییە؟ ئایا محەممەد ئایا محەممەد زۆر باشە ئەی کاکە لە پۆلی چەندی؟ چواری سەرەتایی ئەی زیرێکی؟ جاواب لە کەس بە دوی خۆی لە ترشە؟ یاخوا باش بێ یاخوا هەر زیرەک بن چونکە تەلەبەی زیرەک کەسایەتی زیرێکیشی لە دەرەچێت لە دوا ڕۆژە ئەکید ئەم خاتونەمان ناوی چییە؟ بەدریە مەحموود حەزیە خاتون کار و پیشەتان چییە بە چیوە سەرقاڵن؟ ژنی ماڵ هەژنی ماڵە یاخوا دەست خۆش بێ و لەشێ ساخوێ لەگەڵ خواردن دروستکردنا بینی چۆنە؟ باش طبعاً زۆر باشیشن لە بینی ئەگەر بڵێم دوو خواردنە پێ بڵێم یەک دانیان هەڵبژێرە باشە خواردنەکەمان ئەڵێت یاپراخی سڵق یان یاپراخی گەڵامی یەک دانیان گەڵامی و جا بە باقلەو ئەرە وەڵا ئەوە زۆر خۆشە با شتێکیش لە تۆ بپرسم یەک خواردنمان هەبێ باشە خواردنێکیان سوێرە خواردنێکیان چەورە کامیان هەڵەشمێری؟ وڵی زەختمە هیچ هەڵ نابژێرم زۆر باشە ئینشەڵڵا هەر باش شەوی لەگەڵ من لە بەرنامەی خەڵاتی تەندروستی لەگەڵتانم لە کەناڵی SPHG زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی پرسیارێکتان ئاڕاست ناکەم بژی سواس ئەگەر وەڵامەکەیتان زانی ئەبنە خاوەنی خەڵاتەکەشم تەندروستیە باشە جا طبعاً پرسیارەکە پەیوەندی هەیە بە مناڵی تازە لەدایک بووە باشە پەنجەمۆر بۆ کۆرپەلە دروست دەبێت لە کاتێکا تەمەنی چەندێکە 6 هەفتە طبعاً لە سکی دایشە یاخود 3 مانگی هەر لە سکی دایشە یاخود مانگی چوارم یاخود 2 هەفتە لە دوای لەدایک بوون 4 مانگی لە سکی دایکە 3 مانگی بەڵێ 3 مانگی و 4 مانگی لە سکی دایشە لەوایە 4 مانگی لە سکی دایکە چۆن ناڵێ 4 مانگی بۆ ناڵێ 2 هەفتە لە دوای لەدایک بوون وڵی کە مناڵە بێ لەدایک هەموو شتێنێکی تەواوەتر نازانم بە کابری لەدایکە بێت باشە ینی زانیاری هەیە هەر بژیت ئەی بڵێم چیارەوە زۆر باشە 3 مانگیش هەر مناڵە لەوانەیە دروست نەبوو بێ بەتەواوی زانی خاتون ئەڵێ چی؟ من دەمێکە من تەمەنم قەینا بۆ پرسیارەکەمان ئەڵێ چی؟ هەفتەی شەشەم مانگی 3 مانگی 4 هەفتەی شەشەم ئەگەر وەڵامەکەتان نەزانی چیم پێشکەشەکەن؟ وڵی بڵێم چی پێشکەشەکەن شتێکمان بۆ باسکەن هیچم لە خەیاڵ نیست باشە من ئاسانکاریتان بۆکەم طبعاً بەرنامەی خەڵاتی تەندروستی دایما ئاسانکاریەکات
هیوامان ئەوێت تەندروستێکی باشتر بۆ هاوڵاتیانمان دابێ بکەین بۆیە زۆرترینی ئاسانکاریەکەین و لەگەڵیشە ئەمانەوێت زانیاریش تەندروستیتان پێ بگەێنین باشە هەفتەی دووەم لابە و مانگی چواریش لابە دوای لەدایک و سێ مانگی مایەوە سێ مانگی و هەفتەی شەشەم یعنی یەکیان تۆ و یەکیان هی خاتون هەفتەی شەشەم سێ مانگی با سێ مانگی با سێ مانگی بێ ئەی تۆ وەڵێکی ئەشتە سەر ڕاکەی والله ئیتر بنەفە شەشە بوو دوێتر نازانم یەک ئەم پێ بڵێن بە هەردووتان یان شێرە یان خەتە وەڵامێکی ڕاستم پێ بڵێن منیش خەڵات هەفتەمان سەوداوە شەش هەفتە شەش هەفتە من سەوداوە وتیان شەش هەفتە پەنجەمۆر بۆ کۆرپەلە دروست دەبێت لە کاتێکا تەمەنی شەش هەفتە لەو کاتەیە بۆی دروست نابێت بەداخە وەڵامەکان هەڵە بوو دەستان خۆش بێ بۆ دوای کاتیشی خۆش بێت سڵاوتان لێبێ بەشی سپاس نایبەڕستان هەوار خات و هەوار کارپشتان چییە؟ لە نەخۆشخانەی شار یاریدەگەری پزیشکم زۆر باشە ینی هەر لە سلکی تۆبیە کارەکات یاخوا لەشی ساخۆی لەگەڵ تەندروستیا بینە چۆنە خۆ بۆ پێش کە لە تەندروستیا کارەکەی ئەبێت تەندروستی باش بێت تا چەند هەستەکەی تەندروستی باشە زۆر باش باشە ئەگەر تەندروستی خۆ بیکەی بە ڕێژەیەک باشە لە سەد تا چەندەی بە تەندروستی خۆت سا هەفتە هەفتە زۆر باشە ئەم خاتونەمان ناوی چییە؟ ڕەیان ڕەیان خان ناوێکی زۆر خۆشە خوێندکاریت بژیت لە پۆلی چەندی شەشی ئیبتیدایی دەرەچوو بۆ حەوت دەرچوویت یان دەرەچیت دەرەچوو بۆ یەکەمە زۆر باشە حەزت لە چی دەرسێکە بیرکاری زۆر من لە بەرنامەی خەڵاتی تەندروستیەوە لەگەڵتانم پرسیارێکتان ئاڕاستاگەم ئەگەر وەڵامەکەیتان زانی ئەبنە خاوەنی خەڵاتێک و خەڵاتەکەشم تەندروستیە باشە ڕێکەوتین پرسیارەکەمان ئەڵێت درێژترین نزگرەی جیهان کە چۆتە ناوی چۆتە کتێبی گینسەوە هی پیاوێکە ناوی ئەو پیاوە چییە؟ چارلز دیکنز، چارلز ئادەم، ڕۆبرت ئادەم یان چارلز ئۆبسبۆرن لەم چوارناوە یەک ناوم پێ بڵێن درێژترین نزگرە هاوی لە جیهانە یەک پیاوێک هەی بووە ماوەیەکی زۆر درێژ هەر ئەو نزگرەی هەبوو 68 ساڵ پێمابێ ئەڵێ لی نەبووتە بۆی ناوی چۆتە کتێبی گینسەوە ناوی ئەو پیاوە چییە؟ چارلز دیکنز، چارلز ئادەم، ڕۆبرت ئادەم یان چارلز ئۆبسبۆرن طبعاً هەمیان چارلزن یەک دانیان نەبێ ڕۆبرتە شتێکمان پێ بڵێ چارلز ئادەم من ئاسانکاریەکتان با بۆ بکەم باشە چارلز ئادەم لابە تۆ وەڵێ چی؟ ڕۆبێرت ئادەم ڕۆبێرت؟ ئەڵێن ڕۆبێرت بەداخە وەڵامەکەتان هەڵە بوو بە هیوای بەختێکی باشتر و تەندروستێکی باشتر سڵاتان لێبێ سەرچاوم بەخێر بەشی سوپاس نایبەڕێستان شوان ئازاد کاک شوان بەڵێ کاروکشە چییە؟ کاسم یاخوا لە شسە سپاس ڕۆژانە چەند کاتژمێر کارەکەی؟ نزیکی 8 ساعات 9 ساعات چی شتێکی ئیشەکەی خۆت زۆر بەدڵە؟ وەڵا ماندووبوونێکی زۆرە بەڵام بەس بەلامەوە پێم خۆشە و پێم خۆشە کارێکی خۆشە بەڵێ وەرشەکەیت؟ بەڵێ زۆر باشە ئەم خاتونانە لەگەڵ ئێوەیان؟ ئەم گوڵە جوانەمان نازانم بەتەمە سناپمانکە ناو چییە؟ هانی؟ لە مەکتەبی؟ زۆر باشە لە پۆلی چەندی؟ لە سێ دەرچوون بۆ چوار لە سێ دەرچوون بۆ چوار ماشەڵڵا زۆر باشە زیرێکی؟ حەزت لە چی دەرسێکە؟ وەرزش و سرود؟ دەباشە یعنی زیرێکی ماشەڵڵا لە بیرکاریە یاخوا سەرکەوتی بی؟ من لە بەرنامەی خەڵاتی تەندروستیەوە لەگەڵتام لە تەلەڤیزیۆنی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی باشە پرسیارێکە ئاڕاستاکەم ئەگەر وەڵامەکەم بزانی ئەبیتە خاوەنی خەڵاتێ
باشە خەڵاتەکەشم تەندروستیە پرسیارەکەم ئەڵێت لاشەی مرۆڤ بڕێکی لە مادەی کاربۆن تێدایە کە بەشی دروستکردنی ژمارەیەک لە قەڵەم ئەکات ژمارەی ئەو قەڵەمانە چەندن 5 قەڵەم 70 قەڵەم 188 قەڵەم یاخود 900 قەڵەم 188 چۆن بوو 188 هەڵبژان وەکو تۆزی شارەزایم لێ هەبێ 20 باڵا نەبوو 188 باشە ئەگەر وەڵامەکە هەڵە بوو چیم پێشەشەکەی هیچم پێشەکەی نەوەڵای شتێک ئەگەر وەڵامەکە ڕاست بوو چیم پێشەشەکەی خوای شتێ حازر نییە زۆر باشە هەرچەنە وەڵامەکەمان هەڵە بوو وەڵامێن وەکو بەرنامەی خەڵاتی تەندروستی خەڵاتێکتان پێ ئەبەخشین ئەچنە تاقیگەینەوە لە شاری سلێمانی پشکنینتان بۆ ئەنجامەدرێ دوو پشکنینتان بۆ ئەنجامەدرێ پشکنینی خوێن و پشکنینی گلوکۆز هیوادارم بێتە هۆکارێک بۆی باشتری تەندروستیتان بکات بژی سوپاس لەشتان ساغ بێ و بەهیوای تەندروستیش باشتر سڵاو بەڕێسم بژیشان نای بەڕێستان علی کاکە علی کار و پێشۆ چییە؟ کاسم یاخوا لەشی ساسەکەم چی شتێکی پیشەکەی خۆتێ بەدڵ نییە؟ چ شتێکی پیشەکەی خۆمە دڵنیە هەموو شتێکی مەدڵە چکە من کاتێک پیشەیەوە بژاردووە حەزم لێی بووە ئەگەر حەزم لێ پیشەیە نەبێڵی نابژێرم یعنی مرتاحی لەخوا بەزیابە لەگەڵ پیشەکەتە لەگەڵ تەندروستیا بینە چۆن؟ خوا بەزیابە باش زۆر باشە وەرشەکەیت وەرزشەکەیت بەڵێ چی وەرشەکەی بە یاری تۆپی بوو تۆپی پێ مطابعە شەکەیتەوە بەڵێ تەواو باشە جمهوری چی یانێکی؟ بەرشەلۆنە بەرشەلۆنە ئێستا مەقابلەیەکێکمان کرد زەحمان زۆر خراپ ئێستا ئەوە ویستم بڵێم ڕیاڵیش لەگەڵ ئێوە هەر بەخوا ئەوانیش هەر لە ئێوە وێرانترن باوەڕکە چەند جار ویستم بۆم بە جمهوری ڕیاڵ یاریکردن پێ جوان بوو بەڵام نەمتوانیوە یعنی هەوڵم ماوە هەندوم بە هەندەری جارە پێی بڵم یاری جوانە بەسەر لە خۆ ناتوانم جمهوری بەرشەلۆنە ئەنسوورین ئەوە ئێمە تۆزی ئەنسوورین یعنی ئەگەر ئێستا یاریەک میسیش باش نەبێت ئێمە هەر بە باشین یاریزانی جیانی دانین یاریزانێکی زۆر باشە بەڵامی تر لە چای بەرشەیەکانەوە وایە کە هەر باشترین یاریزانی جیهانە و کەسی کە نییە و بەس خۆیەتی طبعاً بەڵام میسی ئەمساڵ زۆر باش بوو ئەمساڵ باش بوو بەڵام خۆی ڕاهێنەر تەسیری هەیە لەسەر هەموو نادیەک و لەسەر هەموو یاریەک چەندی ڕاهێنەر تەسیری هەیە ئەوە یاریزانەکان نانی ئەگەر یاریزانەکان ئەو شتانی کە ڕاهێنەر لە ژووری خۆگرنیا پێیان ئەڵێن جێبەجێکن لە یاریگاکەیە ئەو شتە زۆر بە باشی سایاسا ئامانجەکانە پێکن و ئەویان بوێت بەدەستێنن ڕاستە بەڵام هەنێک کاتیش لەوانەیە ڕاهێنەرەکان باش نەبێت بۆ نام چارە فالڤێردی ئەزانین چۆنە ئەو فرقە بەهێزانەی ئەوروپا بە لیژنە یعنی ئەمە نیە لە بڕیاری یەک کەس بێت لەوانەیە بڕیاری چەندەها کەس بێت لەسەر مێزێک کۆ ببنەوە و سێ ناو اختیارەکەن لە سێ ناوی نەفەریان کامە لەگەن یانەکە بگونجێت ڕاهێنەرمانەیە ئێستا مۆرینۆ ناگونجێت لەگەڵ بەرشەلۆنەیە بمانێ و نەمانەوێت زەلامێکی تۆزی عەسەبیە بەرشەلۆنە ژیاریکردنی خاو کەسێکی هێمنوو لەسەر خۆیەوێ کاکە باسیارەکانمان بۆگا با من پرسیارەکانم وەرگرم بەردەوام بە باشەلۆنە پێویستی بە کەسی هێمنە ینی ڕاهێنەرێکی هەوێ کە یاریکردنی لەگەڵ شێوازی بیرکردنەوەی لەگەڵ بەرشەلۆنەیە بگونجێ بەرشەلۆنە خۆ دەزانی یاری لە کاتە لە ئێستا حیاریەکە یاریی خاو و هێواشەکەن لەبین یەکترە باشە بە چەند پاسێک لەوانەیە بگەنە گۆڵ تۆپی درێژ یاری ناکەن ئەوە کێشەکەیە کە لەگەڵ هەموو ڕاهێنەرێکە ناگونجێ و بەڵام دەستکەوتیە بۆ لەخوا بەزێ ماشەڵڵا زۆر باش بۆشی کردینەوانێ با بزانشین ئەم یاریکردنەوە بەکارهێناوە بۆ تەندروستی خۆ ئەوەنەی توانی بێتم ئەوەنەی حەزی خۆم هەر بڵم لە مناڵی وەر حەزم لە یاریکردن بۆ هیوایەتم وە تۆپی پێ بکەم لەوانەشە باش نەبوو مەڵامی تر حەزم لێتی مهمە تۆ تەندروستێکی باشە هەبێ لەخوا بەزیار بەسپاس بۆخوا لەخوا بەزیار منش لە بەرنامەی خەڵاتی تەندروستیەوە لەگەڵتام پرسیارێکە لێ یەکەم ئەگەر وەڵامەکەمان نەزانی ئەبیتە خاوەنی خەڵاتە و خەڵاتەکەشی تەندروستیە باشە پرسیارەکەمان بەم شێوەیە ئەڵێ پەنجەمۆر بۆ کۆرپەلە دروستە بێت لە کاتێکا تەمەنی لە هەفتەی شەشەمایە یاخود لە مانگی سێمایە یاخود لە مانگی چوارەمایە یاخود دوو هەفتە لە دوای لەدایک بوون
پرسیارێکمان بۆ دی شتێ بڵێ ئەخیردا 2 هەفتە لە دوای دەدایکە طبعا وەکو بەرنامەی خەڵاتی تەندروستی هەوڵین زۆرترین ئاسانکاری بکەین بۆ ئەوەی کە زۆرترین هاوڵاتیانمان ببنە خاوەنی خەڵاتەکانمان و زۆرترین سوودی تەندروستیان پێ بگەێنین ئەزیزانم بۆ من بۆ کاکە ئاسانکاریشی بۆگەم پرسیارەکە بگۆڕ پرسیارەکەی بۆ بگۆڕم باش بەخسە دەکەم پرسیاری دووەمیشم دوای ئەمە هەر قورسە با بزانم پرسیاری کەمان ماوە ئاسان بێ ئەم پرسیاریان تا ڕادێ تەندروستیە و تۆزێ ئاسانترە باشە لاشەی مرۆڤ بڕێک لە مادەی کاربۆنی تێدایە کە بەشی دروستکردنی چەند قەڵەمەکات اختیارەکان بەم شێوەیەن 5 یاخود 7 یاخود 188 یاخود 900 قەڵەم 188 پرسیار لەم نەگات 188 وایە تو پرسیارێکی ڕاضی لێ گوتمە لەوانەیە بمزانێ بەڵام تۆ ئەڵێ پرسیارەکان تەندروستین بەڵام زۆر زانیاریم نییە لەوە بەڵام بەگشتی باشم بەڵام تەندروستیات دۆزێک نزیکی کردەوە بەڵام بە هەر ئاسانکاریشکەی بۆ بکەم 188 نییە 188 نییە یەکەم زیاتریکە زیاتریکەم 900 دەستوان زۆر کراوەیە هەوڵ ئەیەم زۆرترین کەس بێتە خاوەنی خەڵات لە بەرنامەی خەڵاتی تەندروستیەوە بەڕێستان موبایل بەکارێنن بۆ خەڵاتەکە و بە خەڵاتەکە بەمە کە سوودی لێ ببینی زۆر باش پاڵچیەکەیت پاڵچی ناکەیت زۆر باشە من طبعا کاوەکەشمان نەخوارد خەڵاتێک تێمێ لە پاشەمای خۆین زۆر باشە ئەمە چاویلکەیە و بلوکاتە لە کاتێکە ئەمەرە ئەلکترۆنەکان بەکار ئەهێنی ناڵە هیچ تشکێکی زیان بەخش بگا بە چاوە زۆر باشە پیرۆز بێ هەر تەندروست بیت بشیشان مەمنون لەشتان ساق بێ و بە هیوای بەردەوامی خۆشەویستانم لە پاش ناوبڕێک و دووبارە سڵاو بەردەوام ئەبین لە پرسیار و خەڵاتەکانمان ئەچینە لایەم ئایلە خۆشەویستە سڵاوتان لێبێ بشیشان نای بەڕێستان مرتەزا خەڵکی سلەیمانین دیالە کوردن کوردی ئەزانی باش خاتون تۆ بشیر سپاس نای بەڕێستان نای بەڕێستان عذرا عزيز عذرا کار و پیشە چییە؟ لە ماڵەوە زۆر باشە یاخوا لە شە ساق باش لەگەڵ تەندروستیا بینتان چۆنە؟ باشە یاخوا هەر باش بن کەستان وەرزشەکەن؟ یعنی ڕاضە؟ ڕاستە هواي تندرسيش باش تعملوا خواسم يعني صحة جيد أنا بيجم باشنية من لبرنامج خلاص تندرسي ولا قطعنا برسالة كان عراس تاجم أجر والله ما كذا إنساني ابن خاوني خلاته وخلاته كاش تندرسية باشا برسالة قبل مشيوية أو كساني كشايان شينا شين باشا بون كردنيان بهسترا یاخود بیستنیان بەهێسترە سەماعە یاخود بینینیان بەهێسترە چاو یعنی تێگن عین یاخود زیاتر هەست بە ئازارەکەن ئەلەم عين زرقاء بتحمل الضغط والله كوروناكي زور بقوتني
بەقووەت نییە؟ چێتان چاویشینە؟ ئێ باش کەواتە بینینەکە لابن ئەوە لابن باشە وەڵامی ڕاستمان چییە؟ دانێکتان زانیوە؟ جگە لەوانە بزانن چیکە هەڵەشمێرن شنو يعني ليش؟ سؤال ديني سؤال ديني عندكم؟ نا پرسیارەکە لەو کەسانی کە چاویان شینە کام لەمانەیان هەیە بۆنکردنیان بەهێزە یاخود بیستنیان بەهێزترە یاخود بینینیان بەهێزترە یاخود هەست بە ئازارەکەن بۆنی زیاترە یعنی ئەو کەسانی کە چاویان تیژە بۆنکردنیان بەهێزترە ئەگەر وەڵامەکەتان هەڵەبوو هیچم پێشکەشەکەن؟ هیچمان پێشکەشەکەن ئەگەر وەڵامەکەتان هەڵەبوو؟ ساعدونا يعني شوي تساعدوا مساعدة باش هاوکاریتان دەکەم ئەو وەڵامەی خۆتان وتوتانە هەڵەیە و ئەو وەڵامەی کە پێشتر وتتان ئەویش هەر هەڵەیە ئێستانە توانای بیستن سەماعە و هەستکردن بە ئازار ئەلەم ئەو دوانیان ماوەتەوە کامیان هەڵەشمێرن ئەوە ئاسانگاریشمان کرد ئەلەم کەسان چاویلکە بەکارهێنن چاویلکە بەکارنیان باش با خەڵاتێکتان بەمێ خۆشەویستانم وەڵامەکان ڕاستە پرسیارەکەمان ئەوە بۆ ئەو کەسانی کە چاویان شینە کام لەم توانانیان زیاترە بۆنکردنیان بەهێزترە توانای بیستنیان باشترە بینینیان بەهێزترە یاخود زیاتر هەست بە ئازارەکەن لە دوای هاوکاریەک توانیان وەڵامی ڕاست بزانن زیاتر هەست بە ئازارەکەن ئەو کەسانی کە چاویان شینە با لە ئێستەوە بزانن زیاتر هەست بە ئازارەکەن بەڕێزم ئێوە با خەڵاتێکتان بەمێ بەم کارتە کاتی خەڵاتی تەندروستی ئەچنە تاقیگەینەوە یعنی مختبەر فەحس کۆمەڵێک فەحسان بۆ ئەنجام بدرێ بەبێ بەرامبەر باشە و هاوکارانم دواتر ناونیشانی ئەوێتان پێێن و ئەو کارتە بۆ ماوەی 7 ڕۆژ بەردەستە دەستان خۆش بێ بە هۆی تەندروستیی باشتر سڵاو خاتون سڵاو لە توش بژی سواس نای بەڕێستان نەرمین خاتون نەرمین کار و پیشۆ چییە؟ مامۆستا مامۆستا یاخوا لە شی ساڵ زۆر سپاس مامۆستا چی دەرسێکی؟ کۆمەڵایەتی سەرەتایی یان ناوەندی؟ بنەڕەتی بەڵێ ناوەندی دەرسێکی خۆشە خۆشم دایمە حەزم لێ بوو خۆشە دەرسێکی خۆشە خراپ نییە با بزانین ئەم گوڵە ناوی چییە؟ دیدان؟ دیا ماشەڵڵا خوێندکاری؟ لە پۆلی چەندی؟ پۆلی 4 دەرجەکانە باشن؟ ئەی تۆ حەزت لە چی دەرسێکە؟ حەزت لە دەرسەکەی دایەیە کۆمەڵایەتی یان حەزت لە وەرزش و هونەرە؟ حەزم لەم دەرسەکانە ئافەریم ئەها تەلەبەی زیرەک حەزی لە هەموو دەرسەکانە هەر بشی تۆ ناو چییە؟ دیاری خوێندکاری چەندی؟ دەرچوو باشت دەرچووی باشت یعنی کاتیشی وەرگرتووە؟ نا کارتم یەکی شەش یەکی 6 کات وەرەگرێ بەس تاکیدە لەوەی کە دەرەچێت دەستی خۆش بێ دایشیان من لە بەرنامەی خەڵاتی تەندروستیەوە لەگەڵتانم لە کەناڵی SPHD تەلەڤیزۆنی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی پرسیارێکتان ئاڕاستاکەم ئەگەر وەڵامەکەیتان زانی ئەبنە خاوەنی خەڵاتێ باشە و خەڵاتەکەشتان تەندروستیە باشە پرسیارەکەمان بەم شێوەیە ئەڵێ نینۆکی پەنجەکانی دەست چەند جار خێراتر گەشاکەن بەرامبەر بە نینۆکی پەنجەکانی قاچ باشە ئەڵێ هەردووکیان وەکو یەکن یاخود نینۆکەکانی دەست 2 جار زیاتر یاخود اختیاری سی ئەڵێت ئەوانەی دەست 2 جار و نیو زیاتر لەوانەی قاچ اختیاری چوارەم ئەڵێت ئەوانەی دەست 4 جار لەوانەی قاچ زیاتر گەشاکەن دڵنیایەوە دەست زووتر درێژە بێتەوە باشە ئەمە خاڵیش ئەمە ستێپێکیان بڕی بەڵام اختیاری چوارەم نییە 4 جار نە بۆچی؟ بۆچی؟ واللهی ئیتر بە حکمەوەی
ئەوەی کە تۆ ڕۆژانە هەفتەی جارێک ئەتوانی نینۆکەکانت بکەیت باشە وەنیە هەستی پێەکەی خۆت یعنی چۆنڵێ لەگەڵ حاڵەتەکە ڕاهاتووی نینۆکردن لەگەڵ نینۆکردن بڵێن شتێکی ڕۆژانەیە و پێویست پاک و خاوێنیە تەندروستیە پێویستە هەموو کەسێک احتیمام با بە نینۆکەکانی بە تایبەتی نینۆکی دەست و قاچی چووکە و خواردن بە دەستەکان دەبووی بەڵام لەگەڵەوەشە بەگەشەی پێم زۆرە پێ زۆرە بەڵێ احتیمالیش هەیە خەریکە قەنەعەتەکە ئەگەر وەڵامەکەتان هەڵا بوو چیم پێشکەشەکەن وڵاتی پێشکەشکەم ماوەسای تو بەڵێ یا هەر قسەیەکی خۆشە یا نوکتەیەکە شتێک لەو بابەت هەر وەڵا نوکتێکمان بۆ بژێڕەوانێ فەرموو ئەڵێ ڕۆژێ ئەحۆل یەکەوە ماڵەوە بە ژنەکەی ئەڵێ لە ژنەکە ئەمڕۆ یەکێکم لە مردن ڕزگار کرد ژنەکەی ئەڵێ چۆن ئەڵێ وەڵا هەزار ما بە یەکێیە خەریو لە خۆشیە بمرێ هەزارگەم لێ سندووە چاک بوو دەست خۆشکە بشی جان بەنسبەت پرسیارەکەەوە من مادەم ئێوە نوکتەیەکی خۆشتان پێشکەش کردم و منیش هاوکاریتانەکەم اختیاری بی و سی لابن دوو جار و نیو لابن یان وەکو یەک گەشاگەن دیە نایگۆڕی قەنەعەتم کردنا ڕای چمر وەرناگری ناخۆم قەنەعەتم بە وەڵامەکەی خۆم هەیە کاکە حەمەتۆڵێکی باش شەیشان وەڵامی ڕاست بۆ پرسیارەکەمان 4 جار نینۆکانی دەستمان خێراتر گەشاگەن وەکو لەوانەی قاچ ئێوە بوونە بەڵێ زانیاریکی باش بۆ خۆشم بشیشان ئێمە هەمیشە کارەکەین لەسەرەوەی کە زانیاری تەندروستی و ئەکادیمی بین بە خەڵکی لەبەرەوەی کەناڵێکی ئەکادیمیمان هەیە ئێوە بوونە کەسان چاویلکە بەکارهێنن یان موبایل و کۆمپیوتەر و ئەلیکترۆنیات زۆر بەکارهێنن موبایل و تۆڕە کۆمەڵایەتەکان لە هەموو ماڵەکە ئێستا تەلەفۆنێکم موبایلێکم بۆ کاکەم کڕی مادەم موبایل لێ بۆ کڕیوە ئێمە شەکەینە خاوەنی چاویلکەیەک چاویلکەکەمان بلوکاتە یعنی لە کاتی بەکارهێنانی موبایل کۆمپیوتەر شاشەی ئەلیکترۆنیەکان بە هیچ شێوەیەک ئەو تیش کە زیان بەخشانە نایڵێ بگەن بە چاو باشە سواس بۆ ئێوەش فەرموو کاکەیشان دەستان خۆش بێ و بە هیوای تەندروستێکی باش بۆ ئێوە ئیشەڵا ئێمە بەردەوامە بین لە دوای جەژنیش بە هەمان شێوە هەر بەردەوامە بین ئینشاءڵڵا هیوامانەوەی زۆرترین سوود بگەینین بە خەڵکانی خۆشەویستمان هیوادارم زۆرترین سوود بگەێنین و ئێوەش زیاتر سوودمەند ببن لەشی ئێوەش ساق بێ دەستی ئێوەش خۆش بێ و پیرۆزی شێ بشیشان بنم کاتە باش بشیشان ناوی بەڕێستان خاتونە نور کار و پیشۆ چییە؟ موظفم لە ئایڕایس ئایڕایس ئیشتان چییە؟ زۆر باشە لەشتان ساق بێ لەگەڵ پیشەکەی خۆ مرتاحیت ڕازی بە پیشەکەت؟ زۆر ڕازیم خۆ بەزیادە زۆر باشە زانین خاتون ناوی چییە؟ کوردی؟ تیهاج ابتهاج یعنی چی؟ ابتهاج یعنی زەردەخەنە یعنی زەردەخەنە زانیاریش تازە بوو ئەو ناوم نەئەزانی یعنی چی؟ زۆر باشە لەگەڵ تەندروستیتانە بینتان چۆنە؟ باشم یعنی وەرشەکەن وەرزش ئەەکەی؟ من زۆر ناوەڵا کەم بەس ئێستا حالیە لە جیمە زۆر باشە جیم هۆکارێکی زۆر باشە بۆی کە هەموو وەزنمان داوەزێنێ و دەرونیشمان مرتاحەکە لەگەڵ خواردنا بینتان چۆنە؟ وڵی من زۆر خواردن ناخۆم وای ڕاستی بێ ماشەڵڵا بەس بۆی زۆرە بۆ وەڵی هێزانی چی زۆر خەوم ئەوەیە خۆی هۆکارەکە ێسانە تۆ لەگەڵ خواردنا بینی چۆنە؟ ئێدەی وەڵڵا زێن عەرەبی نازانم ببورن من لە بەرنامەی خەڵاتی تەندروستیەوە لەگەڵتانام بشیشان پرسیارێکتان ئاڕاست داکەم ئەگەر وەڵامەکەیتان زانی ئەبنە خاوەنی خەڵات و خەڵاتەکەشم تەندروستیە باشە پرسیارەکە بەم شێوەیە ئەڵێ پیاوان بە کورتەواڵا هەژمار ئەکرێن و ئافرەتان بە کورتەواڵا هەژمار ئەکرێن کاتێک باڵایان بریتوێت لە کام لەمانە بۆ پیاو 133 بۆ ئافرەت 123
بۆ پیاوان 132 ئافرەت 122 بۆ پیاوان 131 ئافرەتان 121 بۆ پیاوان 130 بۆ ئافرەتان 120 قۆپی مەکەن تکایە زۆر باشە ساركت علمية بەڵێ وایە باشیت طبعا نبي بياو بلا برسترا وكيش زياتر لآفرتان وایە کام لەمانە 32 31 33 32 31 و 30 کامیان بۆ پیاوان؟ بەڵێ تۆ پیاوان بزانە ئافرەتەکە شەر بە هەمان شێوەیە 10 سانتیمیان فەرقە طبعا 33 پیاوان 133 چۆن بوو 133 هەڵوشات؟ ئەخە ناڵم پیاوانە بێ زیاتر لای ئافرەتان ئێ باشە خۆ 132 شمان هەیە و کەمتریشمان هەیە چۆن بوو ئەوانە هەڵ نەشمات لەوانە هەر حەزی خۆ بوو بۆ ئەو ژمارە یان زانایەکی زانستی و هەیە لەسەری حەزی خۆتە هەر لە خۆمەوە من هاوکاریەک دەکەم هاوکاری زۆربەی خۆشەویستانمانەکەین چونکە مەبەستمان ئەوەیە تەندروستیشی باشتر بگەین بە خەڵکانی خۆشەویستمان و هەروەها لە هەمان کاتیشدا خەڵاتیان پێ ببەخشین اختیاری یەکەمە هەڵبژاردووە 133 لابە باشە ئایدی خۆمان بێت با 120 120 بێت نایگۆڕی تاو چەند ماوە؟ 31 و 32 ماوە تۆڵی چی گۆڕم یان نەیگۆڕم کاکە حەوە پرسیار لە منەکە یەک وەڵامم بەرەوە کامیان با 120 بێ مادەم وایە خەڵاتێکینێ ڕاستەوخۆ وەڵامی ڕاست بۆ ئەم پرسیارەمان کە ئەڵێت پیاوان بە کورتەماڵا هەژمار ئەکرێن و ئافرەتان بە کورتەماڵا هەژمار ئەکرێن کاتێک باڵایان بۆ پیاوان 130 ڕێک بێت بە سانتیمەتر و ئافرەتان 120 سانتیمەتر بن ئەو کاتە بە کورتەماڵا هەژمار ئەکرێن ئێوە بوونە خاوەنی خەڵاتێک لایەن تاقیگەی نواوە دەستنیشان کراوە ئەچنە ئەوێ پشکنینتان بۆ ئۆکرێ بەبێ بەرامبەر و لە پاشان هاوکارانم ناویشانی ئەوێتان پێیەن چۆن ئەچنە ئەوێ و چۆن پشکنەکانتان بۆ ئەنجامەدرێت هیوام ئەوێت تەندروستیی باشتان هەبێ دەستان خۆش خۆشحاڵم بەناوەکەتان زۆر سپاس سڵاو خاتونم کاتە باش بشیشان نای بەڕێستان دیدار بەکرد کاروپیشە و چییە؟ مامۆستای مەحەدی لە چی بەشە لە چی قسمێت؟ شیکاری نەخۆشیەکان شیکاری نەخۆشیەکان دەستی خۆش بێ و لەشی ساغ بێ منیش خۆمە خوێندکاری شیکاری نەخۆشیەکانم و بەرنامەکەشمان تەندروستیە و خەڵاتەکەشمان تەندروستیە زۆر باشە بۆ بەشداری بکرد یاخوا بەخێر بەی سەر چاومان گەورەمانەکەی با تۆزە پرسیارە لێگەم با یەکسەر نەچینە ناو پرسیارەکانەوە باشە؟ لەگەڵ وەرزشکردنا بینە چۆنە؟ زۆر باشە ئەچمە لای ئەو خاتوونە و دوایە وەلای تۆ هەنێ مناقەشی کاکەین و پرسیاریشی لێگەم خاتوون ناوی بەڕێستان خاتوو سروشت کاروپیشە و چییە؟ قوتابی خوێندکاری پۆلی چەندی؟ دەرچوم بۆ پۆلینۆ بۆ پۆلینۆ زۆر باشە حەزت لە چی دەرسێکە زۆر؟ وەرزش هەر بژی دەست خۆش خۆی یاریزانی؟ وەڵا مارۆسۆن کردووە لە ڕاکردن باشە هیچ پلەیەکی هەیە ینی هیچ کاسێکە بەدەست هێناوە؟ بەڵێ لە مارۆسۆنەکە لاکردنەکە چوارەم بوویت زۆر باشە دەستی خۆش بێ و لەشی ساغ بێ باشە من یەک پرسیارتان لێگەم بۆ هەردووکتان پێشەوەی بچینە ناو پرسیارە زانستیەکەوە لە بینی شلەی کوولەکە و شلەی باینجانە کامیان هەڵەبژێرن بڵێن ئەبێ ئیلا دانەیشان هەر بخۆن باشە؟ من حەزم لە هەردووکیانە زۆر با کوولەکە بێت کوولەکە کوولەکە دوو باینجان سفر زۆر باشەیشان پرسیارە تەندروستیەکەمان بەم شێوەیە ڕەنگە بیزانی چونکە هەم تەندروستیە و هەم پەیوەندی بە خۆشتانەوە هەیە خۆ لەو بوارایشەکەیت ئیشەڵڵا ڕێژەی کالیسیۆمەی کە لە لەشی مرۆڤدایە چەندێکە کە لە ناو ئێسک و ددانەکانمانەیە باشە؟ اختیارەکانمان لە 182 لە 197 لە 198 لە 199 پێم وابێت پێم وابێت باشە
من وەڵام باشە باستە باشتا دەبێت خاتون تۆڵێکی وەڵی چی لێ نازانم ئەڵێکی لێ نازانم باشە ئەگەر وەڵامەکەتان هەڵە بوو چیم پێشەکەن ئەگەر هەڵە وەکو چی یعنی قسەی خۆش نوکتەیەک گۆرانیەک بەسەرهاتێکی خۆش مامۆستای تو ئێستا هیچم نەبێت بەسەرهاتەکەی باشتر بەسەرهاتێکمان بۆ باسکە وەڵا خۆم خوشکە دوانێن باشە دایکم بە مناڵی کاتە شیری یاوە بە من یایەتی بە من وای زانیوە من ئەوم یایەتی بە من دوو جاریاوەتی بە تۆ یعنی بەختێ سەری ئەوی تر فەوتاوە دەستان خۆش بێ بەداخە وەڵامەکەتان هەڵە بوو بەڵام لەبەر ئەوەی شتان بۆ باسکردین بەشداریتان کردووە خۆشتان لە شیکاریە ئیشەگەن من ئەتانکەمە خاوەنی خەڵاتێ بەڵام خەڵاتەکەمان تایبەت نییە بە شیکاری ئەچنە تاقیگەی ئەچنە چاویکە سازی دڵشاد لێ پشکنینی بێ بەرامبەرتان بۆ ئەنجامەدرێ سڵاو خاتونم کاتەوە باش بەشیچان ناوی بەڕێستان من ئیمان هیمەن خان لە چی شوێنێکی شاری کەرکووکۆ لەگەڵمان بوو لای محافەزە ڕێز و سڵامان هەیە بۆ هەموو کەرکووچەکان لەگەڵ تەندروستیا بینتان چۆنە هەر زۆر باش یاخوا هەر باش بێت ئەم گوڵانە بابزانین ناویان چییە کێ دانیال ماشەڵڵا کە جوانە خەفەیشیان تۆ دانیال تۆ ناو دانیارە ئەویش ناوی دانیە زۆر باشە لەگەڵ خواردنا بینتان چۆنە زۆر پارێزم بە خواردنەوە نایڵم هەموو خواردنێکی دەستی بخۆن هەموو خواردنێکیش حتا مناڵم شیری دەستمیان نادەبێت کۆلسترۆلی زۆر بێت نزمەیە کەمترێکە بۆ لەبەر ما منداڵێ بەسەوە تەزەخمەکە لەگەڵ گیانێکە گەورە ڕاستە دەست خۆش چونکە ئێمە هەتا زیاتر ئاگامان لە تەندروستی خۆمان بێ کەمتر تووشی نەخۆشیە بین باشە لەگەڵ شەکر و خۆیان بینە چۆنە هیچ بەکاری نایانی بەکارێنم بەس بە نسبەیەکی کەم نایمە لەگەڵ چێش خواردنەکە دایەنم خوێرکە ئەوەی حەزی لێ گوتیەکە بە زیاتر بەس نەسیحەت ناکەم زۆر خوێتیان طبعاً خۆشەویستانم شەکر و خوێ بە دوو زەهری سپی ناسراون هەتاکو کەمتر بەکاریان بهێنین تەندروستیمان باشتر ئەبێت بەئەکید وایە زۆر باشە بچینە لای پرسیارەکانمان زۆر باشە پرسیارەکەمان بەم شێوەیە ئەڵێ بە نزیکەی ژمارەی ئەو ڤایرۆسانەی کە تووشی لەرز و تامانەکەن پێما بە پێڵن حمە بە عەرەبی لەرز و تا ئیتر نازانم عەرەبیەکەی چێ باش 8 یاخۆ 22 یاخۆ 23 یاخود 100 دەرەجەی حەرارەت نه پرسیارەکە ئەڵێت بە نزیکەی ژمارەی ئەو ڤایرۆسانەی کە تووشی لەرز و تامان ئەکەن چەندە 22 و 23 و یاخود 100 چۆن زانی و 100 تأكيد بكنت للرزوتا بتقدر هيت معنويات اللي جات نابي هيت نسبة اللي جات نابي يدوسر صفر باشە ینی وەڵامەکەی ڕاستە بەڵام ئەوەی ڕاستی من تێ نەگەیشتم زانیارەکە چۆنە بەس زۆر خەریکەن دەستی شتانە ئەزانم نسبەیە کێشی بەشە کەسێریکە ئەزان زۆر باشە هیوام ئەوەی هەمیشە تەندروستی ئێوە بوونە خاوەنی خەڵاتێک لە بەرنامەی خەڵاتی تەندروستی لە تەلەڤیزۆنی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی و خەڵاتەکەتان بریتیە لە کۆمەڵێک فەحس لە تاقیگەی نووا بەبێ بەرامبەر بۆتان ئەنجام ئەدرێن و هاوکارانم نانوشان و شوێنی کردنی فەحسەکەتان پێ ئاشناکەن لەشی ئێوەش ساغ بێ خۆشحاڵ بووین زۆرم پێ خۆشە ئێمە ڕێز و سڵامان بۆ بەڕێستان و بۆ هەموو خەڵکی کەرکووک هەیە زۆر خۆشەویستن لای ئێمە سڵاو خاتون بشی سواس نای بەڕێستان خاتون شلێر کار و پیشەتان چییە؟ یەخوا لە شە ساغوێت لەگەڵ خواردن دروستکردنا بینە چۆنە؟ چی خواردنێ زۆر دروستەکەی؟ بەڵێ والله بعام رمضان مو رمضان بعام بۆ ئەم ڕەمەزانە
خۆشترین خواردنی تۆ چییە؟ بەدڵی خۆت یعنی بریانی ئەیکە برسیمە زۆر باشە وازم ئەم گوڵە جوانە ناوی چییە؟ سارە؟ سایە خوێندکاری وایە؟ لە پۆلی چەندی؟ لە پۆلی پێنج هەر بژیت سەرکەوتوبی دەست خۆش ئەی ئەم گوڵەمان لە پۆلی هەشتێکی بۆنەوە دەرچویت حەز لە چی دەرسێکە زۆر بیرکاری ئەمڕۆ جەماعەت بیرکاریمان زۆر بوو زۆر باشە یاخوا هەر زیرەک و هەر سەرکەوتوو بن چونکە خەڵکی زیرەک کەسایەتی زیرەک دروست دەکەن لە پاشان باشیت من لە بەرنامەی خەڵاتی تەندروستیەوە لەگەڵتانم کە بەرنامەیەکە لە تەلەڤیزۆنی SPUHD کەناڵی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی باشە پرسیارێکتان لێ یەکەم ئەگەر پرسیارەکەتان زانی ئەبنە خاوەنی خەڵاتێ و خەڵاتەکەشم تەندروستیە باشە پرسیارەکەم ئاڵێت بەس پێشەوەی پرسیارەکەتان لێ بکەم تۆ خۆ چەپلەری یان دەسە ڕاستی ڕاستی باشە چەپلەرەکان ڕێژەی لە سەتا چەندی مرۆڤەکان پێکێنن لە سەتا حەوت لە سەتا 21 یاخود لە سەتا 25 یاخود لە سەتا 33 لە سەتا 33 پێکهاتەکەمان ینی لە سەتا 33 خەڵکی پێگەێنن نایگۆڕی باش با بزانین ئەم گوڵانە ئەڵێن چی ڕاتان وەربگرم تۆ ئەڵێ چی نازانێت تۆ ئەڵێ چی چەپلەرەکان ڕێژەی لە سەتا چەندی مرۆڤەکان پێگەێنن لە سەتا حەوت لە سەتا 21 لە سەتا 21 لە سەتا 25 و 33 کامیان 25 تۆ ئەڵێ چی ئەڵێ 25 نییە ئەی چەنە 33 ئەڵێن لە سەتا 33 بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە بەڵام ئێمە وەکو بەرنامەی خەڵاتی تەندروستی هەوڵ ئەین زۆرترین خەڵات ببەخشین بۆ ئەوەی زۆرترین تەندروستی خەڵک باش بکەین من ئەتکەمە خاوەنی خەڵاتێ ئەچیتە تاقیگەینەوە لە شاری سلێمانی و کۆمەڵە پشکنینێ بۆ ئەنجامێن بەبێ بەرامبەر باشە و هاوکارانم بشی سپاس کاتێکی خۆش بۆ ئێوە تەندروستێکی باشتر بۆ ئێوە کەیوێتەوە نەتیجەکە کێشەکە ئەوەیە یەک پرسیارمان پێماوە لە بەرنامەی خەڵاتی تەندروستی بەڵام ئەم کاگەیەش ئەبن بە شەریک باشە پرسیارێکتان لێ یەکەم ئەگەر وەڵامەکەیتان زانی شەریکەکەی خەڵاتەکەی بە شەریکی دابەشکەن ڕازین ڕازین ڕازیت من ڕازیم لیشمەوەی ئەیم زۆر سپاس بەڕێز شکور دڵیان زۆر باشە بەڵام ئێمە خەڵاتەکە دابەشەکەین بەسەر هەردووچانە ئەگەر وەڵامی ڕاست بزانن خەڵاتەکە بۆ هەردووچان بە هەمان شێوە بەشی هەردووچان بە هەمان شێوە ئەتوانن بچن هەمان خەڵات ببەنەوە یعنی خەڵاتێک بۆ تۆ و خەڵاتێکیش بۆ تۆ باشە من هەنێک پرسیارتان لێ بکەم ناوی بەڕستان چی بوو؟ من جەزاخەری براخەس کاروبشتان چییە؟ من مامۆسام متەوەسەی سیوان متەوەستەی سەیوان لەشی ساغ بە یاخوا مامۆسای چی دەرسێکی؟ وەڵام مامۆسای وەرزش مامۆسای وەرزش یەکێکە لەو مامۆستانەی زۆر خۆشەویستە هەمیشە خۆشەویستی لای ئێمەش سپاس بۆ بەڕێز و خۆشەویست بشیکیان کاکە پاڤێڵ بەچیەوە خەریکن؟ شەریکەیەکە دروستکردنی هەموو دەرمان شتووە یعنی تەندروستی خۆشتان دەرمانسازی لەشتان ساغ بێ هێوای تەندروستیان بۆ لەگەڵ تەندروستیا بینی چۆنە؟ وەڵڵی باشە باشی یەخوا باش وەرزشەکەیت؟ وەڵا نەوەڵان کەم وەرزش کەمەکە هیوادارم وەرزش زیاتر گرنگی پێ بدرێت باشەیان خۆشەویستانم من لە بەرنامەی خەڵاتی تەندروستیەوە لەگەڵتانم لە کەناڵی SPUHD تەلەڤیزۆنی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی پرسیارێکتان ئاڕاستاکەم ئەگەر وەڵامەکەیتان بەڕاستی زانی ئەوە ئێوە بنە خاوەنی خەڵاتەکەشم تەندروستیە باشە پرسیارەکەم بەم شێوەیە ئەڵێت ڕێژەی ئەو خەونانەی کە کەسێکی ئاسایی لە بیری دەچێتەوە چەندە؟ لە 156 لە 165 لە 178 یاخود لە 190 ئەو خەونانەی ئێمە ئەیبینین لە بیرمان ئەچێتەوە بەڕێستان لە بیرمان ئەچێتەوە بەڵێ لە 156 لە بیرمان ئەچێتەوە لە 156 لە بیرمان ئەچێتەوە
با بچمە لای کاکەش بەڵێ لە سەتا پرسیارەکە و چۆن بووە بە زەحمەت ڕێژەی ئەو خەونانەی کە کەسێکی ئاسایی لە بیری ئەچێتەوە باشە بەڵێ لە 156 خەونەکانمان یاخود لە 165 یاخود لە 178 یاخود لە 190 زۆربەی زۆرمان کە خەوەکانمان لە بیر دەچێتەوە لە سایەنەوەی ینی خەومان زۆر زۆر بیرێتەوە ینی بەڵێ زۆرمان بیر مەبەست ئەوەیە تەنها کۆمەڵی خەونە بیرێتەوە کەوانەی زۆربەی بەعزێکی کەم زۆر باشە سایەنەوە تەکیدی لە وەڵامەکە بەڵێ بزانین چین ماوەستا قەنەعات پێیەکەی کە بێتە سەر وەڵامەکەی تۆ ماوەستا تۆ ئەڵێ چی کاکە زۆر تەکیدە لەوەی کە لە 190 وەڵی من بە خۆم ئەزانم خۆم بیر ناشێتەوە ینی چی خەوێک ئەبینم ینی ئەتوانم بڵێم خەی مناڵیم لە بیرە ینی خەو ینی خۆی ئەگەر تۆ بۆ زاچیدا ینی من زاچیدەم زۆر باشە وەکو زاچیدا بەڵام ئێمە کەسێکی ئاساییمانەوێ کەمیی بەڵێ ئاسایی ڕێژەکان 56 9 65 و 78 من 56 مەوجال لە بەڵام لە بینی 56 بۆ 78ەکە دوو دڵم ئەتوانم بڵم ئەگەر بیگۆڕم یەک وەڵامێ 78 لەگەڵ کاکەیە یەک ناگرن کەسێکی ئاسایی لە 178 خەونەکانی بیرەچێتەوە ئەخی ڕای ئەو 78 ئەخی ڕای خۆتم پێ بڵێ من نەڵێم لە سایەنەوە نایگۆڕی ڕای جمهور وەرناگری باشە خۆشەویستانم ڕێژەی ئەو خەونانەی کە کەسێکی ئاسایی لە بیری دەچێتەوە لە 190 ئەو خەونانەیە کاکە بووە خاوەنی وەڵامی ڕاست و بووە خاوەنی دیارەکەی و هەروەها بەڵامۆک و بەڵێمانیا بوو هەردووشان ئەبنە خاوەنی خەڵات خۆشەویستانم بەم کارتە ئەچنە چاویکەسازی دڵشاد پشکنینی چاوتان بۆ ئەنجامەجێ و هەروەها لە 150 داشکانە بۆ ئەکرێت بۆ هەرێشێک لەو پێداویستیانەی کە لە چاویکەسازیە هەیە عەدەسا بێ یاخود چاویکەی دەرەجە بێت یاخود هەموو شتەکان زۆر سپاسانەکە چاوەکە بێت زۆر سپاسانەکەی یاخوا هەر تەندروست بن کاتێک خۆش مامۆستاژیان لەشی ساخوێ تەڵان دواتر ئەوکارانم هەدیە ئێن بە بەڕێزیشە و هەروەها نامیشانتان پێێن لەبەر ئێوە شەریک بوون هەرچەنە وەڵامەکەی تۆ هەڵا بوو بژیژان پیرۆزی هەردووکتان بێ و لەشتان ساغ بێ خۆشەویستانم بڕگەی بەرنامەی خەڵاتی تەندروستی لەم شەومان لە فامیلی مۆڵ بەم شێوەیە کۆتایی پێهات بەرنامەی داهاتووشمان هەر لە فامیلی مۆڵی شاری سلێمانی ئەبێت خۆشەویستانم هیوادارم بێنە فامیلی مۆڵی شاری سلێمانی و لەگەڵمان بەشدار بن زۆرترین خەڵات ببەنەوانێ ئەزیزانم خەڵاتەکانمان دابین کراون لەلایەن تاقیگەین وا لە شاری سلێمانی و هەروەها چاویکەسازی دڵشاد بە هەمان شەو لە شاری سلێمانی خۆشەویستان و ئەزیزانم لەگەڵمان بن لە هەتاکو بەرنامەیەشی دیکە بەخواتان ئەسپێرم هەر تەندروست بن